سیاست بەرنمەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنمەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سڵاو و ڕێزت گەرم گەلی گوهدار و تەماشەوانین رادیۆیا کوردیە دەنگی ئەمریکا لە واشنگتن مە پێخۆشە جارێکە دیگەهینە یەک دە بەرنامە ئەم و سیاسەتدا دە بەرنامە ئیرۆدا ئەمێ بەحسی ڕۆڵی میدیای دێ هەلبژارتنین داهاتین هەریما کوردستانیدا بکەین وەکوم زانین هەلبژارتن پرۆسەیەکی دیموکراسیە ئایا میدیا دوی ئاسیدایە چاوا میدیا وی پرۆسەی بەحث دکە میوانە مەیە بەرنامەی خانم سروە عەبدولواحد ڕۆژنەمەوان و پەیامنیرە تەلەڤیزیۆنە الحڕە لە هەولێر و هەروەسا بەرپرسا نویسگەها NRT لە هەولێر. سروەخان زۆر بەخێر بێی. زۆر سوپاس دەکەم. دەزانین کە هەلبژاردنەکان پرۆسەیەکی دیموکراسیە، خەڵک شانازی پێوە دەکا، خەڵک زۆر حسابی بۆ دەکا، بە تایبەتیش ڕاگەیاندن چونکە ڕاگەاندن ڕۆڵی هەرە گەورەی هەیە لەوەی کە ئەم هەلبژارتن هەر هەلبژارتنێک بێ سەرکەوتوو بێ سەرکەوتوو نەبێ. لە کوردستان خۆمان دەزانین ڕاگەیاندن زۆربەی بە سەر بە حزبەکانە، حزبەکانش مافی خۆیان هەیە کە یەک لایەن بن لەو پرۆسەیەدا. جاری بەگشتی باسی ڕۆڵی میدیا بکەین لەو پرۆسانەدا و بە تایبەتش بۆ هەلبژاردنەکانی داهاتوو کە خەریکە دەست پێ دەکەن کەمپێنەکان بۆ هەلبژاردنەکانی 21. بەڵێ وەکو باست کردیانی سەرتا بێ باس لەوە بکەین کە ڕاگەاندن لە هەرێمی کوردستان دابشوە بەسەر دوو بەشدا ئەگەر زیاتر نەبێت. یعنی ئەو ڕاگەیانانی کە سەر بە پارتە سیاسیەکانن لایەنە سیاسیەکانن ئەو ڕاگەیانانش کە سەر بەخۆن یاخۆت ڕاگەاندنی ئەهلین لە هەرێمی کوردستان. ڕاگەیاندنی سەر بە پارتە سیاسیەکان ئەکید ینی لە کەمپینی هەڵبژاردنەکانە تەنها بانگەشە بۆ کاندیدەکانی خۆیە کات یاخۆت بە شانوباڵی پارتەکەی خۆیان دێ کە لەو ماوەی پێشوە چی کردو ئەو ئیشە باشانی کە کردوێتی چیە بەڵامەکانی داهاتوو چی دەبێ. بەڵام ڕاگەاندنی ئەهلی ئەمە کە ئەرکێکی گەورە و قورس ئەکەوێتە سەرشانی. ئایا ڕاگەاندنی ئەهلی چۆن نتوانێت لەم قۆناغەدا مامەڵە لەگەڵ مەسەلەی هەڵبژاردن بکە لە هەرێمی کوردستان تا چەند مەسەلەن حکومات یاخود بەرپرسانی هەرێمی کوردستان یان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هاوکار دەبن لەگەڵ ڕاگەاندنی ئەهلی بۆ مەبەست ڕاگەیاندن و میدیای ئەهلی ئەو دەستگایانن کە سەر بە حزبەکان نین یان لەسەر بە وڵایەنن کە تۆ باس کرد هەرچەندە دڵی دوو بەڵام ئێستا من دەڵێم 3 یان 4 لایەنی سەرەکی لە کوردستان هەن بەڵکو پارتی یەکێتی گۆڕان و پارتە ئیسلامیەکان ئەوانەی کە ئێستا تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێن دەسەڵاتیان هەیە لە هەرێم و ئەوەدا. تۆ کە باسی میدیای ئەهلی دەکەی مەبەستت کامەن؟ ئەو میدیانەی کە خۆیان بە سەر بەخۆ ناو دەبنەوانن کە سەر بە کۆمپانیایەکەن، سەر بە چاپخانەیەکەن، سەر بە لایەنێکی معنەوین دەرەوەی حزبە سیاسیەکان. لە لای ئەوانە هەلبژاردنەکان وەکو بە یەک چاوسێری لایەنەکان دەکەن یان خۆیان لەلایەوانن پشتیوانی لە کاندیدێکیان لە لایەنێک بکەن. یانێکەوێتەوە سەر ئەو ڕاگەیاندکارانی کە لەو دەستگایانە کار دەکەن ینی تا چەند ئەتوانن پرۆفشناڵەتی خۆیان لەم مەرحەلەیە لەم قۆناغەدا بپارێزن تا چەند ئەتوانن بە یەک چاوسێری هەموو لایەنەکان بکەن. بەڵام شتێکمان بیر نەچێت لە هەموو دنیای ڕاگەاندن ئەرکی ئەوەیە کە بۆ نمونە من لە ڕاگەاندنێکی ئەهلی کار بکەم یاخود کارەکەم پێویستم بەوەیە کە بزانم 4 ساڵی پێش و حکوومەتی هەرێمی کوردستان چەنی لە بەرنمەکەی خۆی جێبەجێ کردووە باسی بکەم بڵام ئەنی جێبەجێ کردووە ئەوەی ماوە نەی کردووە کەم کورتەکانی لێرەیە. بەڵام پێویست دەکات کە حکوومەتی هەرێم ئەمە لەسەر من حساب نەکا کە من دژی ئەوم. ینی ئەبێ بۆ چاوە سیر بکرین کە ئەمە ئەرکێکی ڕاگەیاندنە ئەبێ لەم قۆناغەدا هەموو ئەو شتانی کە هەیە باس بکرێ بوترێت. ینی پێویست ناکات کە سەر بەلایەنێک سەر بە یاخود ئیتیهام بکرێن بەوەی کە سەر بە باسی ڕۆژنامەوانان دەکەی باسی ڕۆژنامە نووسان دەکەی لە مامەڵەکردن لەگەڵ ئەم پرۆسەیەدا. بەڵام باسی میدیا خۆی و حزبەکان بکەین. سروەخان کە دەڵین میدیای حزبی میدیای ئەوەی کە لایەنێکە باسی لایەنێک دەکا پرۆپاگەندە بۆ لایەنی خۆی بۆ کاندیدەکانی خۆی بۆ
ئەوانە دەکە کە یەک لایەنە ئەمانە مافی خۆیانە کەس ناتوانانی مەسەن بۆ نمونە پارتێکی تایبەت میدیایکی تایبەت دەستگایەکی تایبەتی سەربەلایەنێک بچتن دیعایان پرۆپاگەندە بۆ لایەنێکی تر بکاتن نەخێر ئەمە شتێکی زۆر طبیعیە کە لە میدیا دروستە بێ لە بەتایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵات بەڵام کێشەکە لەوەدا هەندێک جار دەبینم هەندێک خەڵک باس دەکەن لەوە کە لەم قۆناغە ڕناوەسن تێدەپەڕن دەچنە دژایەتیکردنی بەڵێ دژایەتیکردنی لایەنەکانی دیکە یان خەڵکانی دیکە یان وەکو بە سۆرای دەڵێن ناوزڕاندن ئەمانە چۆن مامەڵە لەگەڵ دەکەیت ئەمانە خەڵک تا چەندێک تەسیر لەسەر خەڵکە هەیە ئەم شیوەیە ینی ئەکیت کاریگەری لەسەر خەڵک دەبێت ینی بە تایبەتی ئەوانەی کە لایەنگیری پارتێکی دیاری کراون زیاتر کاریگەریان لەسەرکات ئەم جۆرە ناوزڕاندنە یا خوشکاندنی لایەنی تر بەڵام ئێمە لە هەموو هەڵبژارنەکانی پێشودا ئەمەمان بینیوە ڕاگەاندنی ئۆپۆزیسیۆن بەجیە هەوڵەدا هەموو کەم و کورتیەکانی دەسەڵات دەربخات دەسەڵات دەیەوێ هەموو کەم و کورتیەکانی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی ئەو بەشەی کە پێشتر لە بەشدار بووە لە حکوومەت و لە دەسەڵات و لە مؤسساتی هەرێمی کوردستان یعنی ئەمانە ئەبینین و بە ئاشکرا ئەیبینین کە یەکشکاندن ناوزڕاندن یعنی هەتا زۆر جار ئەگاتە سەرەوەی کە بە ناوی یەک برن بە ئەو یاخود ئەو کارانی کە پێشتر کراوە بیهێنەوە بیری خەڵک بەڵێ ئەگەر لە کاتی هەڵبژارتنە نەبێ ڕەنگە ئەو شتانە قانونی هەبێ خەڵک داوا لە دادگا لە شتیوە باز بکرێ بەڵام لە کاتی هەڵبژاردنەکاندا لەبەر ئەوەی کەمپینی هەڵبژارتن ئەوەندا گەورە ئەوەیە و بە پەلەیە ئەو شتانش ناتوانن کەس محاسبەی ڕۆژنامەیەکیان دەستگایەکی ڕاگەاندن بکاتن بەڵێ بالفعل لە کاتی کەمپینی هەڵبژاردنە ینی کێشەکان ڕاستە زیاترە بێت ئەوەی کە بەرامبەر بێت دژی یەکەیکەن زیاترە بێ بەڵام ئەبینین شکاتکردن و دادگا ئەوانە کەمترە لەو کاتەیە دیارامەشە چێتە پرۆسی کەمپینی هەڵبژاردنەکانەوە بەڵام مەسلەیەکەیە کە ینی وەک باسمان کرد ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەو ڕاگەیانانی سەر بەم حیزبانن ینی کارێکی ئاسایە کاری خۆیانە کە ئەمە بکەن بەڵام ڕاگەیاندنی ئەهلی کە ئەمە بکات ئەمە ینی پرسیارەکە لێرە بۆ لەو پرۆسەیەدا ڕاگەاندنی ئەهلی ئەو ئازادی نییە کێشەکەوەیە کە ڕاگەاندنی ئەهلی ناتوانێت زۆر بە ڕاشکاوانە لای کێشەکان بکۆڵێتەوە لەبەرەوەی زانیاری دەست ناکەوێت یعنی ئەوەی کە دەستی ئەکەوێت ڕاگەاندنی ئەهلی تەنها لە زارەکیە و بە برادەرایەتیە و بە ینی یاسایەکی تۆکمەنیە لە هەرێمی کوردستان کە زانیاری بداتە ڕاگەاندکاران هەموو ڕاگەاندکاران ئەمە کێشەیەکی سەرەکیە کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان وەگلەکان زۆر جار بیستمانە لەو بابەتە کەس دەستیان بە زانیاری ناگاتن تەنها خەڵکانێکن زانیاری دەگەن حەزم دەکرد باسی ئەو بابەتە بکەم کە ئەو خەڵکانی دەستیان بە زانیاری دەگاتن بەڵام دەرفەتم بدێ باسی ئەوە بکەم کە باسی هەڵبژاردنەکان دەکەین و میدیا لە کەڤەرکردنی هەڵبژاردنەکاندا تا چەندێک لایەنەکان پشتیوانی میدیا دەکەن بۆ ئەم ئیشە بۆ نمونە دەزانین بۆ پرۆپاگەندە و بۆ وێنە و بۆ ڕنگ و بۆ ئەو شتانە و بۆ هەڵمەتەکانی ناوجادە و ناو بازار و ناو ئەوانە زۆر دەکەن بەڵام لە میدیادا لایەنەکان تا چەندێک باش بە شێوێکتر بڵین پارە خەرج ئەکە لە میدیادا مەسلەی پارە خەرجکردن نەکەوێتەوە سەر حیزبەکانی کە بەبەستم زۆرە چونکە دەکەن دەیکەن بەڵام تا چەندێک ینی چەند زۆرە چەند بەبی پەرژەوەندی ئەو حیزبێ ینی تا چەند هاوکاری میدیای خۆیان دەکەن تا چەند لە چ مەسلەیەکە لە چ بوارێکە فلان حیزب گرنگی بۆ دەدات کە ئەعلامەکەی باسی بکە ڕاگەاندنەکەی باسی بکات لەو بوارەدا هاوکاری ڕۆژنامە نووسان مادیەن و معنەویەن دەکەن بەڵام زۆر جار هەیە کە ڕۆژنامە نووسانی سەر بە پارتە سیاسەکانی ژەوگلیان هەیە کە زانیاریان دەست ناکەوێ و کە هیچ شتێکیان پێ ناوترێت ینی ئەمە بۆتە کللتورێک لە هەرێمی کوردستان کە زانیاری نەدرێ بە ڕۆژنامە نووسانی باڵێ سروەخان لە ڕاگەاندندا یانش لە دەرەوەی ڕاگەاندنش ئەم ماوەیە شێوەیەک لە شێوەکان
هەندێ ڕاگەیاندن هەندێ خەڵک بندێ باسکردن دێن دیار دەبن بە شێوەیە کە ترس هەیە لە هەڵبژاردنەکانە. دووشت من دەبینم ترس لە دووشتەوە، یەک لە شێوەی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان تا زۆر کەسان کەڵێن ڕەوا و ئازاد و ئەوە نابن. لایەنی دیکە هەندێک باسی مەسەلەی ئەمنیەکان دەکەن لە ئێستاوە. میدیا ئەم شتانە زەق دەکە، ئەم شتانە زۆر دیارەکە. بەڵێ لەبەرەوەی کە ئەوانی کە ئەو لێدوانانە دەدەن یان قسە بۆ میدیای ئەهلیەکەن، لەبەرەوەی میدیای حیزبەکان ڕێ نایە میدیای بۆ نمونە ئۆپۆزیسیۆن لە میدیای دەسەڵاتەوە باس لەم شتانە بکە. کەواتە میدیای ئەهلی ئەم ئەرکاگرێتە ئەستوی خۆی کە قسەکانی یاخۆت ئەو لێدوانانە زەق بکاتەوە کە ئۆپۆزیسیۆن دەیدات. یعنی ئەمە شتێکی ئاساییە لە هەرێمی کوردستان، لەبەرەوەی میدیا بە دوای ئەوەیە ئەگەڕێکە قسەی بۆ کاکە لێدوانی ئەیەتێ، ینی گرنگ نییە بە لای ڕاگەیاندکارەوە ئەمەر زەید هەر کەسێکە، ینی گرنگەوەیە من لێدوانێکم دەست بکەوێ و کە ببێتە ڕوودا و ڕووماڵی بکەم. ینی ئەمە گرنگە بۆ من، بەڵام من بیر لەوە ناکەمەوە کە هەدەفی ئەم لایەنە سیاسیە چییە و ئیشی منیش نییە. ئەو ئیشی خۆی ئەکات و منیش ئیشی خۆمەکەم. ئەو ڕاگەاندن بەکارێنێ بۆ ئەوەی ڕای خۆی بگەێنێتە خەڵک، منیش کاری خۆمەکەم کە ڕای هەموو لایەنەکان بگوازمەوە بۆ ڕایگشتی. یان ئێمە دووشتی هاوبەشە یاخود هاوکاری یەکین تاواکەری یەکین، بەڵام کە لایەنی تر لێدوان نادات باس ناکات ئەوە کێشەی خۆیەتی. ینی بەڕاستی ڕاگەیاندکار ناتوانێت زۆر فشار بکاتە سەر لایەنێکی دیاریکراوە بۆ ئەوەی هەموو شتەکانی خۆی بڵێت. مەسەلەیەکی تر هەیە، ینی کە باسی وەکین ڕاگەیاندن لەگەڵ ئەو تەوەجوهەیە ئەڕوا کە باسی ینی نەزاهەت یاخود نەزاهەت نەبوونی هەڵبژارنەکانەکە. ئێمە زانین کە لە هەرێمی کوردستان دەستگای ئاسایش دابش بۆ بەسەر دوو پارتی سەرەکیە، ینی هەموو پێشمەرگە و ینی هەموو دەستگا ئەمنیەکان دابشبوون بەسەر دوو پارتی سەرەکیە لە هەرێمی کوردستان. هەموو مؤسسات بەدەستی دوو پارتی سەرەکیە لە هەرێمی کوردستان. لەبەر ئەوە وەک ڕۆژنامە نووست ئەبێت دایم گومان لەوە بکەیت کە ئایا ئەمە تا چەند ئەتوانن پاک بن، ئایا تا چەند ئەتوانن نەزاهەتی خۆیان بپارێزن، تا چەند ئەتوانن ئەم دەستگایانە بێلایەن بن، ئایا پارتەکانیان کاری ینی ئێمە ئەتوانین ببین بە چاودێر بەسەریانەوە. لەبەر ئەوە زیاتر هەوڵەدەین نزیک بینەوە لە کارەکانیان، لە ئیشکردنیان، لە مامەڵەکردنیان لە ڕۆژی هەڵبژاردن چۆن بووە. یعنی ئەمە ئەرکێکی پێم وابێ ڕاگەیاندن. باشە ئەسروە خان، حەزم دەکرد باسی حکوومەت بکەم و ڕاگەیاندن. بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای ڕاگەیاندنی نییە هەمووی پارتیەکانن؟ وڵی بێوە بەسم ینی بۆ ینی زەمینە بۆەوە نییە یان حزبەکان خۆیان نایانەوێ. چەند هەوڵێک درا حکوومەتی هەرێم تەلەڤیزیۆنی دانا و لابرا و ڕادوی هەبوو جۆری دەیدانا، بەڵام سەر نەکەوت. دیارە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان کاریگەری هەبوو، ینی ئەو دوو پارچە بوونی هەرێمی کوردستان و دوای یەکگرتنەوە و ینی ئێمە لە یادمان نەچێت تا ئێستا زۆربەی دەستگاکانی هەرێمی کوردستانێکی نەگرتوتەوە، ینی بە شێوە کی دەرەوەی ڕووکەشەکەڵین یەکی گرتەوە، بەڵام کە داخلی هەموو ناوەڕۆکە کابین ئەبینین کە ناهێشتا زۆر دەستگا هەیە کە ڕاستە خۆش کاری دەکاتە سەر دەستگاکانی ڕاگەیاندن. تۆ باسی ئەوەی کرد گەیشتن بە زانیاری خۆکە مافی ڕۆژنامەنووسی کە لە هەر شوێنێکە لە یاسای ڕۆژنامەگەریدا ئەو شتە هەیە کە ڕۆژنامەنووس مافی هەیە دەستی بگات بە زانیاریەکان. ئێمە دەزانین کێشەکان لە چین دەست هەڵاتە ڕاگەاندنی خۆی هەیە، دەوێت ڕاگەاندنی خۆی بە قووەتکە خەمی نییە ڕاگەاندنی لایەنی تیگە چی بکات چی نەکە ئەوە نییە. بەڵام ئەگەر تۆ سەیری هەندێ وڵاتان هەندێ دەست هەڵات هەندێ حکوومەت بکەی یان هەندێ حزبەکان بکەی دەبینی خەڵکانێک هەن نزیکی ئەوانن کە دێن ماوە بە ماوە جار بە جار ڕاگەیاندن یان زانیاری یان شتێک بەو خەڵکانە ئەدەن کە چ بە شێوەیەکی ئاشکرایانش بە لە ژێرەوە بۆ ئەوەی ئەم ڕۆژنامەنووسە ئەم دەستگای ڕاگەیاندنە ئەو بابەتە بروژێنتەوە. لە کوردستان شتی وا بووە هەیە خەڵکی وا هەن نییە. بۆ
تا ئێستا لە کوردستان ئەم ئەسلوبە پێڕۆ نەکراوە ینی بۆ نمونە با باس لە کێشەی هەرێمی کوردستان و بەغدا بکەین ینی کێشەیەکی گەورە هەبوو لە بینی هەرێم و بەغدا بەڵام نەمان بینی تەنها ئەوەی کە باسی ئەم کێشەی کرد و زۆر زەقیە کردەوە ڕاگەاندنی سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو هەتا یەکێتی هاوپەیمانی پارتی باسی لەم کێشەیە نەئەکرد بەو شێوەیە کە ڕاگەاندنی پارتی باسەکە. لە دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان هیچ ڕاگەاندنێکی دیکە یاخود ڕۆژنامەیەک بێت تەلەڤیزیۆن بێ باسی ئەم کێشەی ناکرد بەو تەوەجوهەی کە پارتی دیموکراتی کوردستان باسیەکە ئەمە ئەوە ئەگەیانێت کە پارتی نەیتوانی لەو کێشەیە وا بکات ڕۆژنامە نووسان یاخود ڕاگەاندن لە گەڵ خۆیان بباتە ناو کێشەکەەوە بۆ ڕاگەاندن لەگەڵان نەبوو ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی لەگەڵیان نەبوو تەنها ڕاگەاندنی خۆی بەڵام ڕاگەاندنی دیکە باسی کێشەکانیە کرد بەڵام باسی هەردوو لایەنەکەیە کرد باسی ئەوەیە کرد کە هەرێمی کوردستان مۆفەق نەبووە لەوەی کێشەکان لە 2023 چارەسەر بکە باسی ئەوەیە کرد کە بۆچی کێشەکان گەشتوتەوە ینی مەبەستم بۆ نمونە مەسەلەی نەوت لە هەرێمی کوردستان استراتیژیەکتێکی نەوت هەیە لە هەرێمی کوردستان بەڵام نابینین کە بۆ ماوەی 2 مانگ 3 مانگ هەندێک لە ڕۆژنامە نووسان زانیاریان پێ بدرێت کە ئەم استراتێژێتی نەوتە لەکوایە گرنگیەکەی تا ئێستا چی کراوە چی نەکراوە بۆ ئەوەی تەرویجی بۆ بکرێت ئەو دژایەتە نەکرێت لەسەر مەسەلەی نەوت. سەرخەڵ من دەمیست باسیکی ئەوە بکەم کە تو باسی بەغدا و هەرێمت کرد و کێشەکانەوان ئەوانەدا ئێمە جێمان لە سیاسیەکان دەبوو ئەندامانی پەرلەمان دەبوو ئەوانە بەو شیوەیە باسییان دەکرد ئەو کێشەیە وەکو مقاتەیەکی یەکجار مامەڵاکردنیان پەیوەندی لەگەڵ حکوومەتیان کردووە و بە شێوەیە کە دژایەتیەکیان دژمنایەتیەکیان دروستە کرد لە نێوان هەرێم و بەغدادا من خۆم ڕەخنە لەوەم دەگرت کە چۆنەوە دەکرێت ئەندامێکی پەرلەمانی هەرێم لە بەغایە بەو شێوەیە ئەی حسابی وە ناکرێت ئەمە سیاسەتە ڕۆژی لە ڕۆژان هەفتەیەکی تریان مانگێکی تر بێن پێکەوە دابنیشن ئیعلام شتی وای کرد گەشتە ئەوە حەدێکە مقاتعی بکە و حکوومەتی ناوەند بە هیچ دابنی و بڕیار بدەکەتەوە و ئیتر قسەش لەگەڵ یان ناکەین و باسییان ناکەین یانی ئەو ئەعلامی سەر بەلایەنێکی دیاری کراوە ئەوەی کرد بەڵام بە شێوەیەکی گشتی ڕاگەاندن ئەمەی نەکرد بۆ نمونەیەمە لە NRT چاوپێکەوتنێکی سەرۆک وەزیرانی عێراقمان کرد کە نووری مالیکیە ئەم چاوپێکەوتنە یانی وای لێ هات زانی تهدیدی کوشتن بکریت و نتوانی بچیتە سەرجادە لە بەرەوەی ترسی ئەوەی کە خەڵکی لێهان بدرێمە چاوپێکەوتنی لەگەڵ دوژمنێکی کووردا کردووە بەڵام دوای چەند مانگێک بینیمان سەرۆکی هەرێم خۆی پێشوازی لەو دوژمنەی کوردەکات یعنی زۆر جار سیاسەت و ڕاگەاندن زۆر تێکەڵەکەن ینی وا ناکەن کە کاری ڕاگەاندن کارێکە کە بەنسبەت ڕاگەاند کارێکە و سەرۆک وەزیرانی عێراق سەرۆک وەزیرانی عێراق و هەر کاتێک چاوپێکەوتنی لەگەڵ بکات مافێکی خۆیەتی کە زانیاری بدات بە خەڵک بەڵام کە وەزعەکی سیاسی نەخوازرا و دروست دەبێت نە ئەیانەوێ هەموو ڕاگەاندن لەگەڵ ئەو ڕێی ئەو لایەنە سیاسیە دیاری کراوە دابن لە هەرێمی کوردستان کە نەیانتوانی لە مەسەلەی بەغدادا زۆر سەرکەوتوو بوون لەوەی کە هەموو ڕاگەاندن بێنە لایەنەکی خۆیانەوە یاخود ئەو بۆچوونی کە خۆیانیانەوێ فەرزی بکەن مەسلەی کە باست کرد مەسلەی ئەوەی کە مقاتعی نهائی ینی بە شێوەیە بەڵێ هەوڵ درا کە هەموو کەسێک لە هەرێمی کوردستان هەتا هاوڵاتیان سەیری بەغدا بکا وەکو دژمن سەیری عەرەب بکا وەکو دژمن و کە جارێکی تر ناگەڕێتەوە بەغدا بەڵام دوایی بەبێ ئەوەی هیچ مقدمەیەک پێشەکیەک بدەن کە بۆچی نە ئەم مقاتعە نەبووە مام دژمنە نین ئێمە جارێککە لەگەڵیان دائنیشینە و پارەی کۆمپانیان نەوتەکانە دەن و کێشەکان چارەسەرە بێ هیچ پێشەکیەک ینی دانوستانەکان دەستی پێکرد بەڵام لە قسەکەی جەناب تێدەگەم کە ئیعلام نەگەشتە ئەو ڕادەیە کە بگاتە ئەو قۆناغی کە ئەو شتەی بکاتن ئەگەر لایانی سیاسیان حزبێکیان لەنێک ئەوەی کردی بێ بەڵام بەگشتی میدیای کوردی وای نەکرد نەکەوتە ئەو بەڵە هەتا لایانی هەموو حزبە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی هاوپەیمانەکەی پارتی دیموکراتی کوردستانێکێتی نیشتیمانی ڕاگەاندنەکەی نەگەشتەوە مەرحەلەی ئەو قۆناغی کە هەموو شتێک بە پچڕێ لەگەڵ بەغدا
بەڵکو هێشتا هەر داوای دانوستانیە کرد لەو کاتێک کە کێشەکان زۆر قوڵ بۆ داوای دانوستانیەک ڕاگەیانەکەی. سروەخان تا چەندێک تۆ گەشتبینی بووەی ئیشی ڕاگەیاندن بەگەینە بابەتە سەرێکی کەمان کە باسی خۆمانەی ئەم وتوێژە تا چەندێک دەتوانێت سەرکەوتوو بێ لە مامەڵەکردن لەگەڵ ئەم هەڵبژارنانەدا. ئێمە باسی میدیا بەگشتی دەکەین بە شێوەیە کە میدیا ئەو ئەرکەی هەیە کە ڕاستیەکان بگەینتە خەڵکی کوردستان لە کاتی هەڵبژارنەکاندا. تا چەند میدیا توانێت سەرکەوتوو بێ پەیوەندی بەوە هەیە تا چەند لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان هاوکاری میدیاکاران و ڕاگەیاندنەکانە بن لە هەرێمی کوردستان. تا چەند ئەتوانی میدیایەکی سربەخۆ ئەتوانێت منازەڕەیەک لە بینی دوو سەرۆک لیستی دژبەیەکە دروست بکات و ئەو دوو سەرۆک لیستە تا چەند ئیستیجابیانە بێ یاخۆت وەڵامی ئەم داواکاری ڕاگەیاندکارانە دنەوە، تا چەند ئەو ئامادەکاریان تایە کە بەرامبەر خەڵکی خۆیان قسەکان بکەن و نەترسن و هەموو کێشەکان بخەنە بەرچاوی خەڵک، یاخود لە چیا سەرکەوتون نەبوون هۆکارەکانی بڵێن لە چیا سەرکەوتوون باسی بکەن بە دەنگی بەرز. ینی ئەمانە پەیوەندی بەیەکەوە هەیە. ینی ڕاگەیاندکاریش بە نەتیجە مرۆڤە و ئەکەوێتە ژێر هەندێک کاریگەری. باشە تو باسی بابەتێکی زۆر گرنگت کرد کە ئەرکی ڕاگەیاندنە بیکات ئەوش هێنانی خەڵکی جیاوانەی کە دژی یەکتر یان منافەسەیە لە هەڵبژارنەکە دەکەن پێکەوە و باسی بەرنامەکانی خۆیان و باسی خۆیان بکەن و چیان کردووە چیان نەکردووە بە شێوەیەکی باڵەنس هاوسەنگ. تۆ جەنابەت نزیکی تەلەڤیزیۆنێکی ئەهلی کە تۆ بەدرەی ئەهلیە بە شێوە لە شێوەکان کە دەرەی تەلەڤیزیۆن یان ڕادیۆیەک یان ڕاگەاندنی ئەهلی یانی سەر بەخۆ سەر بەلایەنەکان نییە نزیکی لەوە. ئێوە بەرنامەتان هەیە بۆ شتێکی وا بکەن دەست پێش خەریک بکەن بۆ نمونە سەرۆکی لیستەکان وەکو گوتت بینن پێکەوە ڕاوەستن لە پێش خەڵکە باسی بەرنامەکانی خۆیان بکەن. بەڵێ ئێمە بەرنامەیەکمان هەیە بەرەو هەڵبژارنەکان دامان ناوە کە لە بەرنامەی خۆمانایەت هەوڵ بدەین کە سەرۆک لیستە جیاکان بێنین یاخۆ کاندینە جیاکان بێنین کە باس لە بەرنامەی خۆیان بکەن، ینی بەو پەڕی ڕاشکاویە و مەجال بە هەموو لایەنێکیش بدرێت کە قسەکانی خۆیان بکەن لە ڕاگەاندن و لەو بەرنامەیەت. ئەوانە ئامادەن بین تا ئێستاوی ڕاستی بێ بە قسەمان لەگەڵ نەکردوون، بەڵام کاتی هەڵبژاردنە ینی بۆ خۆیان سوودمەند دەبێ گەر بێنە ڕاگەاندنێک وەک NRT کە ئەهلیە و سەر بە هیچ لایەنێک نییە قسەکانی خۆیان بکەن، ڕەنگە کاریگەری زیاتر بێ وەک لەوەی لە تەلەڤیزیۆنێکی خۆیانەوە قسە بکەن و تەنها گروپێکی خۆیانەوەی کە سەر بە لایەنێکی دیاریکراون بیان بینن. بەڵام زۆربەی جار سیاسەتمەدارانی بەو شێوەیە شەرت و شروع دادەنێن بۆ ئەو دبەیتانە بۆ ئەو شێوەی وتوێژانە کە عەرەبی بدەنێن منازەرە پێکەوە ڕاوەستنەوەوانە ئەم بابەتە باس نەکری ئەم شتە تایبەتە ئەم کەسە ناوی نەهێنرێ ئەم فڵانە ینی زۆر جار شەرت شروتەکان وان هەیە لە زۆر جارە. ئێوە ئامادەن بۆ نمونایەکێک بێتن دەلیقەی ناکەم لەگەڵتان دەمە بە شەرتێک ئەو باسە نەکەن. نەخێر ئێمە قبول ناکەین هیچ کەسێک شەرتی خۆی فەرز بکە بە سەرمانە، ینی ئێمە ئەکید ینی هەموو پێشکەشکارێکی بەرنامە خۆی ئەزانێت چیەوێت لە بەرنامەکەی و پرسیارەکانی چییە و ینی ئەوەی ئامادەی کردووە چیە ینی پێویست ناکە لە ینی بەرامبەر. بەڵام مەزانی ئێمە مۆدلێکی تازەیە لە هەرێمی کوردستان تا ئێسێمە تەجروبە پێشترمان نییە بزانین چۆنین نەشتوانین حکوم بدەین بڵین ڕەنگە ینی خەڵک هەبێ شەرت. من چەند ساڵە بەرنامە پێشکەشەکەم لە NRT لە گەڵ دروستبوونیەوە تا ئێستا کەس هیچ مەرجێکی بەسەرا بەسم بۆ دبیتەکە ئەوەی کە کەس ڕاوەستن و خەڵکانێک تەماشە بکە خەڵک پرسیار بکەن بەڵێ لەبەرەوە ینی تەوەقع ناکەم ینی یەکجار بۆ شێوەیە ئەو جورئەتە هەبێت کە بوترێ من نایم ینی چکازانن کە ڕاگەیاندکار احتیمالە باسی بکات ینی باسی سەرواخان چەند دقیقەیەکمان هەیە چا پێش دقیقەیەکمان ماوە لە بەرنامەکەدا حەزم دەکرد باسی خەڵک بکەم و خەڵک چۆن چاو لە ڕاگەیاندن دەکا لە زۆر شوێنە لە زۆر وڵاتان لە زۆر وەختا لە زۆر کاتدا بیستمانەکە ڕاگەیاندن و ڕۆژنامە و تەلەڤیزیۆن باسی بابەتێک دەکەن خەڵک هەرجیان ناداتی دەن ئەوە هەر پێشوەخت مەبەستی ئەوەیە ئەوە نیە یان ڕاست نییە یان فڵانە. ئێستا خەڵکی کوردستان
چۆن چاو لە ڕاگەاندنی کوردی دەکا سیقەی پێ دەکا متمانەی پێ هەیە کە بابەتێک بین تا ئاراوە باسکاتن شیکردنەوەیەک بداتن ئەزانی وە بە عمومی ینی تۆزە زەحمەتە بڵێ سیقی بە هەموو ڕاگەاندنێک هەیە نە سیقی بە هەموو ڕاگەاندنێک نییە ناتوانێت بە هەموو ڕاگەاندنێک بکە بۆ نمونە ڕاگەاندنی ئۆپۆزیسیۆن ئەو شتانە باسەکات کە بەلای ئۆپۆزیسیۆنەوە گرنگە و هێرشە بۆ سەر ئەوانی تر ڕاگەاندنی دەسەڵات ئەوانی ئەوێت کە باسی بکات کە خۆی بە جێشانازی دایانی و بە دەستکەوت دایانە بۆ پارتەکانی خۆیان ئەوەی ئەمێنێتەوە ئایا خەڵکی کوردستان تا چەند متمانەی بە ڕاگەاندنی ئەهلی هەیە لەو زانی خەڵک پێویستی بە ڕاگەاندنێکە کە ئەهلی بێ کە نزیک بێ لە خەڵکەوە یعنی من بە تەجروبەم لەگەڵ NRT و نش بێ بە مەدحی NRT لەم بەرنمەیەوە یعنی خەڵک متمانێکی زۆری بە NRT هەیە ئەو خەبەرانی لە NRT بڵاوە بێتەوە خەڵک بە متمانەوە شکیشی لێ ناکە شێوەی ڕاگەاندن و شێوەی پرزنتێشنەکەی شێوەی دیارکردنی بابەتەکان یانش لەبەر ئەوەی کە دەڵێن سەر بە پارتی وێچێتی نییە لەبەر وەک باست کرد شێوەی دەربڕینی هەواڵەکە ئایا گواستنەوەی هەواڵەکە تەنها تۆ هەواڵەکەت گواستوێتەوە یان ڕەئی خۆت و ڕەئیلایەنێکت تێ کردووە یعنی گواستنەوەی هەواڵ نەقلکردنی زۆر گرنگە ینی هاوڵاتی ئێوێ خەبەرێک بزانێت وەکو خۆی چی ڕوویداوە باشە ئێستا ڕووداوە بۆ نمونێ دەستگایەکە کە دەستی پێ کردووە کە باسەکری و زۆر جاش بابەتەکانی دەبینین بەو شێوەیە بە جورئەت و بە ئەوە باسەکری باسی هەموو شتێک دەکاتن بۆ ئەوەش دانەنین وەکو ڕاگەاندنێک متمانە پێ دەکرێت وڵاوە پێ لە خەڵک پرسی من ناتوانم حکوم بکەمە سەر ڕاگەاندنێکی دیکە بەڵام تۆ زۆر جار هەیە ینی علامەتی استیفامە بۆ دروستە بێ بۆچی ڕاگەاندنە بتوانێت بچێتە هەندێک شوێن کە ڕاگەاندنی تر نەتوانێت بچێت ینی خۆ خەڵک ئەبینێت ینی بۆچی ڕاگەاندنی تر لە هەرێمی کوردستان بۆی نییە بۆری نەوتی نێوان هەرێمی کوردستان و تورکیا ببینێ بۆچی ڕوودا و بچێتە سەر بۆری نەوتەکە راپۆرت بکات یعنی ئەمە خۆی پرسیارە خەڵکە توانێت خۆی حکوم بە ینی بەڕاستی من ناتوانم ئەو وەڵامی پرسیارە بمەوە بە دەقیقی ناتوانین بڵین ئەوە زیرەکی یان وەکو بڵێ توانای ڕۆژنامە نووسیەکە لەبەرەوەی من خۆم ڕۆژنامە نووسم لە هەرێمی کوردستان خۆشم بە زیرەکە زانم بەڵام نەمتوانیەوە بچماوێ هەوڵ داوە بچیت هەوڵم داوە زۆریش ڕێگرەکان چین بۆ ناتوانانی ئەڵەن کاتی نییە باسی نەوت بکرێ کاتی نیە باس باشە شوێنەکان دەتوانن مەسەن تۆ ڕۆژنامە دەتوانین نزیکی شوێنێک بیکە بۆ نمونە بیرێکی ناوتیان بیرێکی غاز کە ئێستا لە هەرێما ئەوە دەکرێت بچیت بزانی ئەمە چییە چی نیە بزانی پەیوەندی بە حەجمی ئەو کۆمپانیایەوەیە ئەو کۆمپانیایە بچووکە گەورەیە یعنی زۆر جار ڕەنگە ڕێت پێ بدەن بچیتە شوێنێک کە کۆمپانیایەکی بچووک کاری لێ دەکات یاخود مەسفایەکی نەوت یا هەندێک شتی بوردەکاری بچووک بەڵام کە بدەوێ شتە تەفسیلێکە وەربگریتوانە بەڕێگری زۆریەتەڕێت من بۆ خۆم لە حوڕە لە 2005ەوە ئەمەوێت کارێکی باش لەسەر نەوت بکەم بەڵام هەموو جارێکە داوام کردووە ڕەفز کراوەتەوە ینی کێشەکان ڕێگریەکان زۆرن لە بەردەم ڕۆژنامە نووسانە لە هەرێمی کوردستان نەمویست باس بچمە ئەو بابەتەوە و ئەمە یەک و دووەمش وەختەکەمان نەمات وەختەکەمان تەواو بوو کە باسی ئەوە بکەین کە ڕۆژنامە نووس چەند ئازادی هەیە لە هەرێمی کوردستان بجوڵێتەوە و بابەت دروست بکە سەروە عەبدولواحد پەیامنێری تەلەڤیزیۆنی ئەلحوڕە و هەروەها بەڕێوەبەری نووسینگەی NRT لە هەولێر زۆر سوپاس دەکەین بوویتە میوانی دەنگی ئەمریکا و ئەم چاوپێکەوتنە زۆر سوپاس بۆ ئێوەش سوپاسدانەکەم سوپاس ئەم و سیاسەت بەرنامەیەک بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا